قوڵی بوو ئەو هەموو ناحەقی و ناعەدالەتی و نەبوونی خزمەتگوزاری 33 ساڵی حکمڕانی کوردی زارشتکە متمانە بۆ دوو هێزە بداتەوە. لەیەکی ئۆکتۆبەرەوە ڕووداوێک گۆڕەپانی سیاسی تورکیای تەقاندەوە. گۆڕانکاریەکانی ناوچەکە بە تایبەتی شەڕی غەزە عەرەب ئیسرائیل دیزاینی ناوچەکە دەگۆڕێت. ئابووری تورکیا هیچ کەس حەسوودی پێنابات. بەرەی مەهەپە ئەکەپەم ناچار بوو بەڕێز ئۆزەلام بە مخاتبی چارەسەری پرسی کورد ببینێت. توێنێڵەکە هەندە تاریک نییەم پێم وایە گۆڕانکاریەکان لە بەرژەوەندی کورد دەشتێنەوە ئەگەر خۆمانی لە ئامادەکەین. فاکتەرە دەرەچێکە زیاتر کاریگەری هەیە. گۆڕانکاری لە ناوچەکە ڕوو دەدات ماوەیەکە مشتومڕی هەڵبژاردننی پێشوەختە لە تورکیا قسە و باسی لەبارەوە دەکرێت. هێزەکانی ئۆپۆزیسیۆن لە ئاستی ئەو وەزعە نەبوون. دەبێت لە تورکیا 20 میلیۆن کورد هەست بۆ بکاکە ئەو وڵاتی ئەوە. تەسەوەر دەکەن زەڕی بە خراکتە سەر سەمونە. گوتی ئەو سڵاوی من هەر سڵاوی کەسێک نییە لە دەم پارتی. ئیسرائیل دوای هەڵبژاردننی ئەمریکا دەستی زیاتر ئاوەڵا دەبێت.